لە عورفی وەرجێڕانە وترێ وەرجێڕ بریتە لە نووسەری دووەمی کتێبەکە یاخود ئەو بابەتێکی بۆ لێجێڕێت تۆ تەبای لەگەڵ ئەم قسەیە. ئەوەی کە خاڵی جەوهەری سیرە جا دەکاتەوە لە مێژوو ئەوەیە کە لە سیرەیە شخصێکی دیاریکراو هەیە ئەو پاڵەوانی سەرەکی بزواندنی هەموو ڕووداوەکانە تا چەند ئەمە منهەجیە لە نووسینەوەی سیرەیە. لەو کتێبە لە پێشبڕکێکی هەفتا بەحسیە یەکەمی هەموو بەحسەکان بۆ لەسەر هەموو هەستی عالەمی ئیسلامی. ئەم حەزیت بتپەرستیە ئەم چۆنەڵ ئارەزووی گەڕانەوە بۆ بت و بتپەرستیە لە چیوە سەرچاوی گرتووە لە نێوەی دوورگە عەرەبە؟ مانای دین مەفهومی ئاین لە تاریخە لە سەردەمی 4-5 ساڵ پێش ساکەواڵێکی بێت بڵی وەڵام لەبەرەوەی هەورەتیش قەدەسەوە لەبەرەوە دیندانەوە. قسەکەمان لەسەر وشەی ڕاجیاییە ڕاجیایی لە سیرەیە بوو. لە کاتی خۆیدا هیچ عەرەبێک کە لە سەردەمی ئەودا ژیاون نەوتوانە ڕزای فیلترۆیە نەوتوانە پێغەمبەر ئەسڵ نەزیف زادە نییە.